اپراسیونا رزگارکرنا باجار موصل دست پیکر لمحور خازر کو دکوی در روشهلات دشتا موصل جلای سوپای عراقی و هزم پیشمرگی پلان اوه کو زدتر جنه گندان بهن رزگارکرن جلای هزم پیشمرگی و لسعات شەشی بەیانی و دەستی پێ کردووە بە سەرکەوتووی جێبەجێ کرا و تاوەکو ئێستاکە سێ چوار گوندمان بە سەرکەوتووی ڕزگار کردووە لەژێر چنگی داعش بەدەنەی گەورە و بەدەنەی بچووک و خەرابە ڕووتە و شێخەمیر و بەڵێ پشت معمەلی کاشەکەش دەیەکی لێ ناوەکەیم لێ بچۆتەوە ئەویش وە ئێستا خەریکە کۆنتترۆڵەکرێ دو ساڵەوە پێشکە داعش هات بە شێوەیەکی هێرشیانە کرد ئێمە بەس بەرگریمانە کرد و بەرگریمان لە ئەو شوێنانە کرد کە بۆی لەمان دیاریکرا بەڵام ماوەیەکی زۆر بە ڕێنمای جەنابی سەرۆک کردمان ئێمە هێرشمان بەرامبەر ئەوان دروست کردەوە لە هەموو تاکتیکەکان ئەوان تێگەیشتن کە چی بەکاردێنن لە کاتی هێرشکردنایە لە کاتی بەرگری خۆیانە به گوره لدوانم پیشمرگان کو اف اپراسیونه گلکیا گرنگ بو بو هرما کردستان جلای جغرافی و هر وصار ریخوشکره بو سوپای عراقی دم بو موصل به ریت کون اپراسیانه به سرپرشتی همو اپراسیانه کان به ازی پیشمرگیه ام اپراسیانه بجداره به لهمو قولکانه و جمعگریت تا چته او سنورانه که بو من دیاری کراو بله لەوێەوە سندوای ئەوە اینجا جێشی عراقی بەشداری ئەبێ لەگەڵمان زنگا دەستپێکردنا ئۆپەراسیۆنا ڕزگارکردنا باژارێ مووسڵێ دەست پێکرد لە میحوارێ خازر و نەهات پلاندایە هێزێن پێشمەرگەی زێدەتر ji neh gundan rizgar bikin û dîvda Supayê Iraqê bere û bajarê Mosulê pirrê kevîtin. Ka Emer dengê Emerîka, deşta Mosul mihwerê xazir.